ماوەیەکە بێ لێرە و لەوێ لەلایەن چەند کەس و چەند دەستگایەکەوە هێرشێکی ناڕەوا هەیە بۆ سەر ئافرەتانی کورد بەداخەوە لە تەشیرکردن لە ناوزڕاندن لە توانج لێدان ئەمەش لە ڕێگای زۆرجار لە ڕێگای منبەرەکانەوە لە ڕێگای دام و دەستگاکانەوە ئەکرێ ئەمە شتێکی زۆر ناشیرینە دیاردەیەکی زۆر قێزەونە کە بەرامبەر بە ئافرەتان دەکرێت پێویستە بە هەمولایەک ژنان پیاوان بێنە دەنگ لەسەر ئەم دیاردە ناشرینە کە ئەمە پێچەوانەی ئەو بانگەشەیە کە لە هەرێمی کوردستانە ئەکرێ باسی یەکسانی جەندەری ئەکرێ ئێمە لێرە وەکو ڕۆژنامەنووسان وەک میدیاکاران وەک هەر چین و توێژێکی دیکە سەرەتا وەکو ئافرەتێک بەجددی دژی ئەو وتە و قسانەین کە بەرامبەر بە ژنان دەکرێت ئەمەش بێگومان وا ناکات کە ژنان سڵ بکەنەوە بگرە پێویستە ژنان زیاتر و زیاتر هەوڵ بدەن بۆ ئەوەی ئەم کۆت و بەندە تێک بشکێن و لە کارەکانی خۆیان بەردەوام بن و سوکایەتەکە لە ئەستێکی مەترسیدارە لە ئەستێکی ناشرینایە سوکایەتەکە وای کردووە کە ڕەگەزی بەرامبەر کە پیاوە پێویستە ئەمە قبول ناکە سەرەتا ئەبێ ئەوان ئەمە قبول ناکەن نەک ژنان قبول ناکەن چونکە ئەو سوکایەتی و قسانە سەرەتا بۆ ئەگەر لێی وردبیتەوە سەرەتا بۆ ئەوانە نەک بۆ ژنان ئەم ئەوانی کە بەرامبەر ئەو شانە بەرامبەر بە ژن بەکارهێنن بەرامبەر بە کۆی کۆمەلگا بەکارهێنراوە ئەگەر بچین و بگەڕینەوە بۆ سەر قورئان و بۆ سەر ئاکار و کردە و فەرمودەشینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کە لەگەڵ قورئانە مطابقە و هاوشێوەیە ئەم شتانی کە ئەکرێت بە هیچ شێوە دروست نییە و جائز نییە و ئێمە بمانوێ نەمانوێ ئیسلام بە عەرەبی تەفسیر کراوە زۆرتر ناواقع عەرەبی خوێنەوەتەوە بەبێ ئەوەی خەڵک بگەڕێتەوە بۆ سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئافرەت دەوری خۆی بینیوە و اینکە ئێستا نەسایقی پێڕەوا بینن نە دەنگدانی پێڕەوا بینن و تا ئێستاش لە زۆربەی وڵاتانی بەناو ئیسلامی و عەرەبی پێڕەوا نابینن یعنی سواری تەکسیش بێەوە هەنەوەی لە کوردستانیش ینی ئەو واقعە بێتە ناوە ئەو بەدەر لەوەی کە تۆمەتبارکردنی نەکرد ئافرەتان بگرە پیاوانیش زۆر جار ئێمە هەمومان مرۆڤین ئەوەی کە قورئان داوامان لێیەکە بەڵام ئەم کلتورە هەمووی سەقەتی موسسەسەی دینیە هەڵەکانی موسسەسەی دینیە چونکە ئێمە لە موسسەسەی دینیا بەڕاستی خەڵکی نەشیاو لەو شوێنە دانیشتون و خەڵکانێک نەشارەزا و ئەتوانم بڵم ئیسلامی سیاسی کە هاتۆتە ناو کۆمەلگاکەی ئێمە بە تۆمەتبارکردنی خەڵکەکانەوە دەستی پێکردووە لەبەرەوە هەرچیەک بکرێت لەم کۆمەلگایە هەوڵەدەن چاکەکان جوانیەکان چالاکیەکان نەبینرێت بە هیچ شێوەیەک ئەم سوکایەتی پێکردن و زمانە زبرە بە هیچ شێوەیەک نییە چونکە وەکو عەرزم کردی ئەسڵەن بە هیچ شێوەیە جائز نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە نەسی فەرموودا ئەفەرمێ ئەگەر دووجار ئەفەرمێ ئەگەر خوای گەورە لە زیناکەر خۆش بێ بەڵام لەو کەسی کە غیبەتی خەڵکەکە کە بوختانی بۆ ئەکا کە تۆمەت و تەشیر و تاوانەکە خوای گەورە لەوە خۆش نابێ ئەگەر زیناکەشت بە چاوی خۆت بینی بێت باسی بکەیت مادام حاکم داوت لێ ناکا یەک دوو مادام سێ کەسی تر هاوڵت نیە لە شایەتیەکەیە و خەنجەر لە کالان نەبینراوە هەر کەسێ باسی بکە هەشتا داری ئەبێ لێ بدرێ بە هیچ شێوەیە قسەی لێوەرناگیرێتەوە لە دوای ئەوە یعنی بە درۆزندا ئەندێ هیچ قسەیەکی لێوەرناگیرێت تەنانەت بۆ شایەتیش نابێ بەکار بهێنرێتەوە ئەم کەسەی کە تۆمەتی ئەوە ئەخاتە پاڵ خەڵک ئەو فکرەی ئیسلامی سیاسی کە چەندین ساڵە لە ژێرەوە خەڵکی لێپەروەردەکەن ئەترەمە لێرەوە دەرەکەوێ خۆ تۆ ئەگەر سەیری بڕیارەکانی لیژنەی فتوا بکە ڕێکاریگەری ئەو کەسانی بەسەرەوەیە کە یەک دوو کەسیان یەن قساکەن لە منبەرەکانە ئەژنا خۆیان ئەوان لە مزگەوتەکانی خۆیانە کە قساکەن خۆ خەڵک قسەکانی ئەوان ڕوون ناکاتەوە یا ئەوەی کە بە ڤیدۆ نەگیرابێ ئێمە نازانین کە ئەمانە چ قسەیەک بە کۆمەلگاکە ئەڵێنەوە چۆن ئەیانوێت تۆمەتباریکەن ئەو شەڕەی کە بە درێژایی مێژوو بەرامبەر بە تایبەت بەرامبەر بە میلەتی کورد پێیان نەکراوە داعش و ماعش و هاو فکرەکانیان و شۆڤێنیەکان و نەتەوە پەرستەکان هاتوون بەم ناوەوە لە ژێر ناوی ئیسلامە و بە شێوەیەش کە تونڕەوانە خەڵک پەروەردە ئەکەن موسساتی دینی ئێمەش بە یەکێتی زانایانیش و بە ئەوقافیش ئاگیان لەمە نییە چونکە خەڵکی مختصیان تیادارناوە ئێستا گەر مەلایەکی ڕێک و پێکدا بنرێت لە شوێنەکەیە
کە خۆی شەهادەی ئەکادیمی هەیە علومە دینیەکانی خوێندووە یەک مەلا نییە تەحدا ئەەکەم لە کوردستانە علومی دینی خوێندە بێت واتە ئیجازەی مەلایەتی وەرگرتە بێت و خوێندنی ئەکادیمی خوێندوێ بە کالیۆریۆز یا ماستەر یا دکتۆرا یا هەر شتێ لەم بابەتانە ئەوەی کە ئەکادیمی بێت کە خوێندنێکی واقعی خوێن بێت کاتێک کە شتەکانە خوێنتەوە سەردەمی ژیانی پێغەمبەرە خوێنتەوە ساسەم سەیریی قورئانەکە ئەزانێ ئەم شتانە هەمووی هەڵەیە بە ناوی دینەوە چۆنەڵەی تەفسیرە عەرەبیەکە بێنن بەسەر خەڵکازاڵی کەن کللتورە عەرەبیەکە بێنن یان ئەو کللتوری کە ژنی بە خزمەتکار داناوە و دایمەن ژنی بۆ داوێن پیسی بۆ هەنێ کار ینی هەموو سەرچاوی نەهامەتیەکان یان بڵین هەتا لە هەنێ ئەدیانی تریش کە تەماشاکەی لە دینە ئەسڵەکە لایەنداوە ژنیان بە چاوێکی تر سیر کردووە لەوەرەوە ئەمان ئەچن هەموو ئەو شتانە تێکڵاوەکەن خۆی ئەوە واقعەکە ینی ئەگەر بڵێ تیرۆر و تونڕەوی و تاوان چۆن دروست ئەبێ کاتێک کە حکوومەتەکان گەندەڵیەکەن دەست بە کۆمەڵە هینەکەن یەن شتێک لەم بابەتانە جاریواهەیە ئیسلامی سیاسی ئێستا سەدام لە کۆتاییەکانی تەمەنیا کاتێ زایانی تەمەنی بەرەو کۆتایی ئەڕوا هات ئەمانەی زین و کردەوە هەنێ شەهادەی بۆ دروستکردن هێنانێ ناو ساحەکەەوە تا عێراقی پێوێران کردوون لە هەمان کاتە وڵاتەکانی تریژ ئەگەر تەماشا بکەیت زۆری بۆ داپۆشینی گەندەڵیەکانیان بۆ تاپۆشینی هەڵەکانیان یەن ئەمانە زین و ئەکەنەوە بەڵام نازانن ئەمانە هەم سەری کۆمەلگاکە و پەروەردەی کۆمەلگاکە تێگەدەن ئاینی کۆمەلگاکە تێگەدەن و جارێکی تری سەری خۆشیان ئەخۆن